کە ڕۆحێک لە ئەمریکا جەستەی بەجێهێشتووە لێرە لە کوردستان زۆرترین کاردانەوەی هەبووە. ئەمەش بۆچی یعنی وەگەوەی کە ڕوونە لای هەمووان لینسی گراهام دۆستی دێرینی کورد بووە. دەبینین هەموو کورد لەسەر ئاسی شەقام، لەسەر ئاسی سەرکردەکان، لەسەر ئاسی پارچەکان ڕنگدانەوەیان یاخود خەمخۆریان هەبوو، خەمباریان هەبوو بۆ لە دەستدانی لینسی گراهام بۆ پێیکەوە لە هەر کارە ساتێکە کە ڕووی داوە یاخود هەر کاتێک دۆخێک بەرۆکی کوردی گرتووە هەم شەڕی داعش هەم ئەو دۆخی کە لە سووریا هەبوو گەلە کۆمەکردن لە کورد ئەم وەکو فریات ڕەس پرۆژه یاسایەکی پێشکەش کردووە یاخود کۆمەڵێک تەداخلات و کۆمەڵێک لێدوان و کۆمەڵێک با بڵێن وشەی هەبووە هەموو کات داکۆشی لە کورد کردووە. یەکێ بوو لەو کەسانی کە تەشیدی لەوە کردوێتەوە کە ئەبێت هێزەکانی پێشمەرگە پرچەک بکرێن، پاڵپشتی و پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بچوو لەو کەسان یەکێ لەو داواکارانی هەمیشەی گراهام ئەو کەسانی کە بە دۆستی کورد لە ئەمریکا ناسراون. ئەمە جگە لەوەی کە بۆ پرسی ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە پرۆژه یاسای ئامادە کردووە بۆ دۆخی ڕۆژاوای کوردستان بۆ مانەوەی کورد و پاراستنی پێگەی کورد. دیارە ناوبراو لەوەتی هەیە بە هەڵوێستەکانی ناسراوە بۆ پاڵپشتیکردنی دۆزی کورد هەر لە کاتی سەرەتای جەنگی شەڕی دژی تیرۆستانی داعش کە داوای پرچەکردنی هێزەکانی پێشمەرگەی کرد و چەند جارێک ناوی کوردی بە هاوپەیمانی ئەمریکایە ناو هاوپەیمانیە کە جێی بڕوایە. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا ئەم سیناتۆرە کۆچ کردووە کاری گەورە و گرنگی بۆ گەلی کوردستان کردووە دەربارەی ئێش و ئازارەکانی میلەتەکەی ئێمە لە نزیکەوە ئاگدار بووە دەربارەی خەباتی پشتیوانی گەورە و گرنگی لە نێو کۆنگریسا بۆ کۆ کردوێتەوە. بۆیە بەڕاستی ئێمە پشتیوانیەکی گەورەمان لەدەستدا لە ناو کۆنگریسا و لە ڕاستیە قەرەبووکردنەوەی وەک جۆرێکە لە زەحمەتی بەڕاستی. طبعاً کۆچی دوای ئەم پیاوە ئەم سیناتۆرە کۆچێکی ناوەختە بوو کەلێنێکی گەورەیشی دروست کرد لە سیاسەتی کوردی لە دەرەوەی وڵات. ئێتر دەنگەکان بە ئاسانی بە باشی ناگا تا ئەم پیاوە بوو دەنگەکانی باش ئەگەیان کۆبوونەوەکانی ئەکرد هەوڵی ئەدا تا بتوانە وەزعی کورد هەر بەرۆکی بە شەڕ بگردایە ئەو ئاسانکاری تیا ئەکرد.